ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ڕۆژی 25 ڕۆژێکی مێژوویە بەنسبەت میلەتی کورد، بەنسبەت گەلی کورد، خاڵی وەچەرخانە بەنسبەت کورد و کوردستان و بۆ ئەوەی دوور بین لە نەهامەتیەکانیان فعال چیمیاباران هەڵەبجەیەشتر دروست نەبێتەوە. پێویستە هەمومان بە یەک دەنگ بڵێن بەڵێ، بە یەک دەنگ بڕۆین بۆ سەر سندوقەکانی دەنگدان لە 25 من ئومێد سلێمان محەممەد دانیشتووی شاری کەلارم. سوال پرسیارەکەتان ڕاستی هەموو کاتێک گونجاو بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم پرسێکی نیشتیمانیە ڕابط بە هیچ حیزبێک و لایەنێک نییە، مەفرۆزە لەسەر هەموو تاکێک لە وڵاتە مشارەکە بکەن لە ڕۆژی 25 ئەیلول. مشارەتێکی ئێمان بە هیچ نەوەک بە هیچ شێوەیەک نابیت خوێنی شەیدانی خۆمان بە فێرۆ بدەین. بەشداریکردنی ئێمە دیاریکردنی داهاتووی وڵاتمانە، داهاتووی خۆمانە. ناوم جیهادا خەلکێ زاخۆمە بەلێ بۆ ڕێفراندۆمێ دەخوازم لە جیابنە لە عێراقا و بەلێ بۆ ڕێفراندۆم و زارجە بەلێ بۆ ڕێفراندۆم.